سەرەتا ئەمەوێ پیرۆزبایی ڕۆژی جیهانی شانۆ بکەم لە هەموو هاوڕێ شانۆکارەکانم لە بینەرانی ڕاستەقینەی شانۆ. بەڕاستی هەموو ساڵێ لە ڕۆژی جیهانی شانۆیە لە هەرێمی کوردستان یادی ئەو ڕۆژە کرێتەوە. ئەو یادە بەرزە نرخێنرێ، کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر ئەبێ پێشکەشەکرێ. ڕاستێکی ئێستا یعنی قورسە لە کاتێکی ئاوەکەمە هەڵسەنگاندن بۆ دۆخی شانۆ بکەی لە هەرێمی کوردستان، بەڵام بەگشتی کەم و کوڕی هەیە، کەم و کوڕی زۆر زۆرە، بەڵام جوڵەیەکی باشی شانۆیی هەیە، ئەکتەری باشمان هەیە، دەرهێنەری باشمان هەیە. شانۆ لە هەرێمی کوردستان خۆشبەختانە لەگەڵ هەموو کەم و کوڕیانەی کە هەیە بەردەوامە. ڕاستیەکەی لە ڕابردووە کاری شانۆیی زۆر باشمان هەیە و لە ئێستاشا کاری شانۆیمان هەیە و کاری شانۆیی باشمان هەیە، وەکو باسم کرد دەرهێنەری باشمان هەیە، ئەکتەری بەتوانامان هەیە، دەقی باش هەیە کە ئیشی لەسەر بکرێ. بۆیە شانۆ بەردەوامی هەیە، یعنی تەسەوەر ناکەم دانەبڕاوین لە مەرحەلەی پێش خۆمان. شانۆ هونەر بەعام هونەر بە هەموو شێوەکانیەوە، کاریگەری زۆری هەیە لەسەر کۆمەلگا و شانۆش بە تایبەتی کە بە باوکی هونەرەکان ناسراوە. لەبەرەوەی شانۆ ڕاستەوخۆ تۆ بەربینەرەکەوی ئەکید کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە، کاریگەریەکی زۆری هەیە لەسەر بینەر. من ناتوانم تهدیدی کەم بڵێم ڕێز لە شانۆ و شانۆکاران گیراوە یان نا، بەڵام خۆی شانۆ واتە تۆ کە ئیشێکی شانۆیەکەی کۆمەڵە کەسانێک هەنیان بۆ سێری شانۆیەکەت کە بینەرن. بینەر بەوە ڕێز لە هونەرمەندان و شانۆکارانەگرێ کەیت بۆ سەیری بۆ بینینی کارەکەی. بەڕێی منەوە ڕێزگرتنە لە کارەکەی کە یەن بۆ بینینی. ئەرکی ئێمەی شانۆکار ئەوەیە کە هەمومان پێکەوە ڕوبەڕووی ناشرینیەکانی کۆمەلگا بینەوە، ڕوبەڕووی هەموو ئەو کارە ساتانە بینەوە کە بەرەوڕووی کۆمەلگاکەمانە بێتەوە بۆ بەرەو پێشچوونی شانۆ. ڕاستێکی کە من ئەو ئیشی شانۆیی کە ئەبرێنە دەرەوەی وڵات، بۆیە هەموو کارێکی شانۆیی کە ئەکرێ ڕەخنەیەکی کۆمەڵایەتی تایە، کۆمەڵێک ڕەخنە لە خۆی ئەگرێ، پەیامێکی پێەیە. بۆیە تەسەوەرەکەم ئەو کارانەی کە کراوە هەمووی ئازارەکانی کۆمەلگایە کە لەو کارایە کۆبۆتەوە، یا جوانیەکانی کۆمەلگایە یا ناشرینیەکانی کۆمەلگایە تۆ پیشانی ئەی، بەڵام وەکەوەی کە بە جیهانی دەرەوە ناسێنرابێ کۆمەڵێک کارمان هەیە خۆشبەختانە ڕۆشتۆتە دەرەوەی وڵات لە دەرەوە بینراوە، بەڵام کە من ئەو کارانەی کە یعنی براونەتە دەرەوەی هەرێمی کوردستان. خۆی هەموو ئینسانێک و بە تایبەتیش هەر هونەرمەند، یعنی بەعام نەک هەر تەنها شانۆکار، بە هەڵوێستەکانی ناسرێتەوە. کۆمەڵێک بەرپرسیارەتی هەیە لەسەر شانیەتی، ئەبێ یعنی ئەو پەیامانەی کە لەسەر شانیەتی وەکو خۆی بگەێنێت. ئەگەر دو ڕۆژەکانی بابلۆ بە نمونە وەرگرین، کارێک بوو کۆمەڵێک ڕەخنەی لە خۆگرت بوو، پەیامێکی هەبوو، وەکو ئەوەی کە من ناتوانم خۆم هەڵسەنگاندن بۆ ئیشەکەی خۆم بکەم، بەڵام وەکو ئەوەی کاردانەوەی بینەر فیدباکی خەڵک لەسەر ئیشەکە پەیامەکەمان وەکو خۆی گەیشت بوو بە بینەر و بە کۆمەلگا. ئەکید ئەگەر کاری جوان هەبێ، دەقی جوان هەبێ، ڕاستەوخۆ بەربینەر بکەوێ، خەڵک حەزی لەو جۆرە ئیشانەیە و بینەرێکی باشیە بێ. بەداخەوە لە هەرێمی کوردستانە گرنگێکی زۆر بە شانۆ نەدراوە. هەموو ئەو شانۆکارانی کە کارێکی شانۆیی بەرهەمەهێنن بە سەختی و بربەستی زۆراتەیە پەڕن، بەڵام ئێمە هەر هیوامان هەیە، هیوادارین باش بێ دۆخەکە.